ئێستا بۆ ڕۆژی دووەم پزیشکانی نیشتەجێی خولاو لە بەردەمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی گربوونەتەوە تایبەت بە زیادکردنی دەوامیان. منەچمە لای خۆیان بزانم خۆیان باسی چی ئەکەن. سڵاوە لێ بێ داواکاریەکانی ئێوە چییە؟ بۆچی گربوونەتەوە بۆ 2 ڕۆژە؟ بەڵێ داواکاری ئێمە وەکو پزیشکی نیشتەجێی خولاوی ساڵی یەکەم و دووەم لەبەر هەندێک کۆکار بووە، ینی کە لە مانگەکانی پێشوە ئێمە بایکۆتێکمان کرد کە بۆ چەند ڕۆژێ بوو ئەوش تەنها بۆ داواکردنی مافەکانی خۆمان بوو، مافێکی سەرەتایی وەکو موچە. لە دوای ئەوە دەستمان کرد بە داوامی خۆمان و هیچ کێشەمان نەبوو وەکو مانگەکانی کە، بەڵام ئەم مانگە هەستەکەین بەرەوڕایەتی تەندروستی وەکو سزایەک چەند شتێکی بۆ ئێمە داناوە کە بارگرانێکی زۆری بۆ موقیمان دروست کردووە. ئەو شتانەشی کە دانراون بەسیترین شت لەوە، ینی جدول دانانی جدولی مانگانەیە کە پێشتر لە دەسەڵاتی خۆمان نبوو، ئاسانکاریەک بوو بۆ ئێمە کانی لەبەر نەهاتنی موچە و هەنێک شوێنی مانەوەی مقیم نییە لە ناو شارەکانە، ئێمە خۆمان ئەتوانی بەدلات بە شوێنی داوامەکانمان بکەین، جدولەکە بۆ ئاسانکاری خۆمان دای بنین، بەڵام سەحام شتەی لە دەستی ئێمە سەندوێتەوە. ئەمە یەک. دوو شوێن داوای شوێنی مانەوە ئەکەین، هیچ نەبیانی شوێنی مانەوەی مقیمان دابین کە لەبەروی موچەنی و بارگرانیەکەم بێتەوە، ئەمەشمان بۆ ناکە. هەنێ سپۆتی ئانی شوێنی داوامکردن، سپۆت بەسمان لە شوێنی داوامکردنی مقیمانە لە ناو شار زیادی کردووە، لە دەرەوەی شار زیادی کردووە کە هیچ پێویست نییە مقیمی لێبێت، چونکە چەند مانگی پێشڕەمە چەند ساڵم شوێنانە هەیە و مقیمی لێ نییە، هیچ کێشەیەکیش دروست نەبوو. هەنێ سپۆتی تریشەیە کە زیادی کردو ئێمە هیچ لاریمان نییە لەو زیادکردانە. داوامەکانی شەکەین چکە ئێمە وەکو پزیشک مافی خۆمانانی ئەنی ئەرکی خۆمانە کە خزمەتی هاوڵاتیان بکەین، بەڵام بە هاوکاریکردنی سەحانی بارگرانیمان بۆ دروست نەکە لەسەر ئەو شتانە. و هەروەها لە دەروی شارەکانیش داوامێکی زۆری بۆمان داناوە و مەجای ئەوەی تیانە هیچ بەدلاتێک بکرێت و داوامکردنیش زۆر زیاد کرابوون من لە مانگەکەیە بۆتە 15-17 داوامێکی زۆر لەوت بێت کە لەوە ئەتاچمنتمان هەیە لەگەڵ سینێرەکانە، ینی ئەم شتانە هەمووی بارگرانی بۆ ئێمە دروست کردو. داواکاری ئێمە تەنها ئەوەیە کە ئاسانکاری بۆ ئێمە بکرێت، جدولەکان برێتەوە دەست خۆمان بۆی بتوانین هیچ نەبێت بە ئەو توانە وزەی کە ئێستا پێمان ماوە لەم بێ موچەیە و لەم دامە زۆرەیە بتوانین بۆ توانە کەمی کە ماومانە خزمەتێکی باشی هاوڵاتیان بکەین، وەرکەکانی خۆشمان جێبەجێ بکەین. تو ئەوە بە من بڵێ ئێوە تا چەنێ باگرانیە هاوکات موچە دواکەوتووە تۆش لەکوێ داوامەکەی؟ من خۆم ئەم مانگە ڕاستەکەی لەبەر ئەم بارگرانیە چەندین مانگ من تقریبا 6-7 مانگ من داوام خسۆتە دەرەوەی شاربۆیی هیچ نەبێت بارگرانی ناو شارم لەسەرکەم بێتەوە کە بۆ من ئەمە شتێکی زۆر ناخۆش بووانی. من وەکو پزیشکێک لە ساڵ یەکەم و دووەمە زۆرترین شوێنی داوامکردنم بۆ دانراوە بۆی زۆرترین ئیسفادە بکەم، خۆم بنیاد بنێم وەکو پزیشکێک سبەی ئەبم بە پسپۆڕێک، ینی من کە ئەم شوێنانە نەبینم لە یەک شوێنە خۆم بەهێڵمەوە ئیسفادەیەکی وا ناکەم، بەڵام مەجبور بووین لەبەر باری دارایی و بارگرانی خۆمان کە ئەو شوێنانە بکەین کە نیشتەجێین تایە ناو شار نەکەین. ئەم مانگە من شوێنێکم بۆ دانراوە 17-18 داوامی هەیە کە زۆرە، ینی ئەم هەموو هاتوو چۆیە لە شوێنی مانەوەم و هەتا ئێرە بێم بەم 17-18 داوامەوە موچە نەبێ و مەسرافی داوام لەسەر خۆت بێ، ینی ئەمانە هەمووی بارگرانیە لەسەر ئێمە تووشی ئەبین.